من مامۆستا معتەسەم حاجی عەتا بامۆکی ئیمام و خەتیبی مزگەوتی بامۆکم. ئەم باوکی بیناییم دیارە ئەم کچەی ئێمە هەر لەدایک بوو بە کەم ئەندامی و لەدایک بوو خاوەن پێداویستی تایبەت بوو، هەم گوێی نەبوو هەم زمانیشی نەبوو، بەڵام لەگەڵ ئەوە ئەم دوانەی نەبوو خوای پەروەردگار عەقڵێکی باش و چاکی پێدا بوو و ژیرێکی زۆر باشی هەبوو. لە قوتابخانە دیارە حەزی لە هونەر زۆر هەبوو، بە تایبەتی وێنەکێشان، دوای ئەوە خەت. لەم دوانە دەستێ باڵای هەبوو، هەر لە قوتابخانەی سەرەتایی بامۆکە پێوە دیار بوو، دەستی پێکرد، حەز و ئارەزوی هەبوو دائانیشت وێنەی ئەکێشا. کە سیرمان کرد بۆ لە بابی هونەرە توانایەکی باشی هەیە و هەروە بەعزێ مامۆستای ڕێیان وا بووکەوە ئەم کچە لە هونەرە جوانەکان بخوێنێ، بۆیە پرسیان بە من کرد، منیشتم زۆر زۆر باشە و دەستخۆشیم لێکردن و ڕۆشتین فۆرممان تەقدیم کرد. کەسە بەهرەمەندەکان لەوانەیە شوێنی باش نەبێ، جێگەیان نابێتەوە تێ، ئەگینا ئەم ئەتوانێ بە هەموو شێوەیەک بە تایبەتی لەگەڵ کەمەندامانە بتوانێت لەو مەدرسە دەوری خۆی ببینێ، هەم بۆ وانەوتنەوە لەگەڵیانە، هەم بۆ وێنەکێشانەکە، هەم بۆ خەیاتیەکە، هەم بۆ خەتخۆشیەکە. حەزەکەم بێن وەکو مەسئولین و بەرپرسەکان بێن سەردانی بکەن و لێی بکۆڵنەوە، بزانە ئەو بەهرەیە کەوا لەم کچە هەیە، ینی ئەگەر بڵێم دەگمەنە دەگمەنە لە هەموو ناحەیەکەوە، هەم لە ناحیەی تێگەیشتنەوە کەوا بەرامبەر قسەی لەگەڵا بکە، هەم لە ناحیەی وێنەکێشانەوە، هەم لە ناحیەی دیزاین جل و بەرگەوە، و هەم لە ناحیەی ئەوەی کەوا بتوانێت لەگەڵ تەعاملی خۆش بێ لەگەڵ هەموو ئەو کەسانی کەوا بۆ ساتێکی کەمیش بێن لە لایەدا بنیشن. زۆر جار تەلەفۆنیان کردو مەسەلا وێنەیەکمان بۆ بکێشێ بە پارەیەکی باش، پارەکەش وەکو بڵێ ئەوەنەی چۆن ئینسانێک 4-5 ڕۆژە ئیش بکە، ئەو نەپاریان پێداوە، ئەمیش توانیوەتی بماوەی چەند سەعاتێ وێنەکە بکێشێ. اینجا چەند جاریش پێشانگای بۆ کراوەتەوە لێرە لە فیستیڤاڵی هەنارەکە لە خوارەوە کەمەندامان لەم کازیوەیە چەند جار پیشانگای بۆ کراوەتەوە، وێنەکانی عەرز کراوە و وێنەکانی بەدەستخۆشیەوە سەیرەکەی زۆرێکیان فرۆشراون. بەڵام ئێستا وەکو وتم لەم کەناڵی و ڕایگەێنم خەریکە وەکو بڵێ ساردبوونەوەیەک ڕووی تێکا، ئەوەیش بێتاقەتیەکە بۆ ئێمە، بۆ منیش و بۆ دایکیشی، بەڵام چارمان نییە پێیشی بڵێن لەوانەیە خۆی بێتاقەت ببێ، بڵێ بەخوا وەکو بڵێ کەسێک نییە یارمەتیم بدا، کەسێک نییە وەکو بڵێ تەشجیعەکەم بکە، کەسێک نییە دەستخۆشیم لێ بکە، ئەگینا لە شوێنێکا بێ، لە دایرەیەکا بێ، لە جێگەی خۆیان بێ، نەک بڵێم لە کوردستان، لەوانەیە لە دەرەوەیش سەرنج وێنەکانی سەرنج ڕاکێش بن و هەموو کەسێ ئیشارەتی بۆکە دەستی بۆ ڕاکێش. Thank you.